إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهەمتا بۆ کردگاری مەزن و داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالی عليه وسلم. خۆشەویستانم، نیعمەتەکانی رب العالمین زۆر و زەوەندەن بەسەرمانەوە لە نەفسی خۆمان، لە دەوروبەرمان. هەموو ئەو نیعمەتانەی کە لە دەستی رب العالمین خۆیان ماونەتەوە بەسەرمانە عەتای ئەکا، ئەو نیعمەتانەی کە ئێمە تەملیکی ئەکەین و ئەبینە خاوەنی. هەموو ئەم نیعمانە ئینسان لە بەردەم هەر کامیانە بوەستێ گەورەی رب العالمینی بۆ دەرئەکەوێت و سەری سوژدە بۆ ئەو نەوی ئەکا. یەکێک لە نیعمەتەکان کە چەندین کاری پێسپێراوە لە لاشەی مرۆڤە کە کەم هەیە لە لاشەی مرۆڤ ئەوەندە کاری پێسپێرابێ، بەڵکو زۆرێک لە زانایانی مرۆڤناس ئەڵێن هیچ بەشێکی ئینسان نییە بە ئەندازی ئەو نیعمەتەی خوا کاری پێسپێرابێ. ئەویش بریتە لە زمان. زمان ئەرکی زۆر گەورەی لەسەرە. بیرکەرەوە ئەم زمانە ئەم هەموو چێژە وەرەگرێ، لە ناو شیرینیە هەزاران شیرینی جێ ئەکاتەوە. چەندین جۆری شیرینی ئەخۆی ئەو تەحدیدی ئەکا کە تامی چیە و چۆنە، لە ناو سوێریەکانە، لە ناو ترشیەکانە، لە ناو تاڵیەکانە. هەموو جۆرەکانی چێژەکان، ئەنواع جۆری خواردن، چاوت نوقابێ زمانت ئەزانێ ئەمە چ خواردنێک، چ دەرکێکە خوای گەورە داوێتی بەم زمانە کە هەندێک پێیان وایە عەقڵی دووهەمی ئینسان بریتێ لە زمانی ئینسان. ئەوەندە کاری گەورەی پێدراوە، ڕقی و نەرمی، گەرمی و ساردی، هەمووی کاری ئەمە گیان ئەکاتەوە. هەموو پێت ئەڵێ کامە بۆ تۆ باشە بخۆ، کامە باش نییە مەخۆ، کامە لاشەی تۆ داوای ئەکات و چێژی لێوەرەگرێ، کامە چێژی لێوەرناگرێ. لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێک چێژەکان جیاوازیان هەیە. هەندێک لە مرۆڤەکان چێژێکی زۆر گەورە لە جۆرێک لە شیرینی ئەکەن، مرۆڤێکی تر ئەو چێژەی لێ ناکات. جۆرێک لە خواردن ئەمیان پێخۆشە، ئەوی تریان پێخۆش نییە. ئەمە هەمووی بڕیاراتی زمانە کە رب العالمین کردێتە عەقڵی دووهەمی ئینسان. زمان بە بەردەوام بە بەینی دانەکانە یەت و ئەڕوا. هەموو خواردنێک کە تۆ ئەی خۆی لیکی ئەو نەرمی ئەکاتەوە، وهای لێ ئەکا کە حازر بێ بۆ قورگی تۆ بە قورگتا بە ئاسانی بچێتە خوارەوە. بیرکەنەوە هەندێک جار بە حاڵ دانمان بەر زمانمانەکەوێت چ ناڕەحەتێک ڕوومانتی ئەکە. دەی وەرە ئەم زمانە شەو و ڕۆژ لە بینی ئەم دانانە، لە بینی ئەم ئاشانە یەت و ئەڕوا جارێک بریندار نابێ. رب العالمین حساسیەتێکی وهای داوەتێ زوو ئەگەڕێتەوە پێش ئەوەی دان فریاکەوێ قەپاتی کە ئەو شوێنی خۆی گرتوێتەوە. ئەگەر بێت و لەسەر یەک تیکە ئێمە شکری خواکەین، بەخوا ئەبێ هەتا مردن سەر لە سوژدا بەرز نەکەین. وەرە هەر بۆ زمان بزانە چه قسەیە بۆ تۆ ئەکا، چی ئەڵێ. رب العالمین باسی نعمەتی زمان ئەکا. ئەلەم نەجعل له عینین وەلیسانە وەشەفەتەین. ئەرێ ئێمە بە ئینسان نەمان بەخشی و دوو چاوی جوان و گەش و پێی ئەبینێ، ئەی دوو لێومان نەداوەتێ، ئەی زمانمان نەداوەتێ. ئەمە هەمووی نعمەتی خوا نیە بەسەرتەوە کە دەرکی پێ ناکەیت و هەستی پێ ناکەیت. ئەگەر لێوت نەبوایە چەند وشە هەبوو تۆ نەت ئەتوانی دەری بڕی. ئەی ئەگەر زمانت نەبوایە چۆن لە یەکترمان حاڵی ئەکرد و چەندێک کاتمان پێویست بوو بۆ ئەوی بتوانین یەکتر ئاگادارکەین.
هەر ئەم زمانەیە فێرە بێ بە چەندین شێواز قسەکە بە چەند زمان قسە بکە بۆیە زمانەکان ناویان لێ ناوە زمان لەوە ئەچێ یەک زمان هەبێت و یەک زمانت هەیە بە 5 جۆر زمان قسە بکە بۆیە ئەڵێن ئەم کەسە 5 زمانی هەیە وەکو وایە 5 زمانی هەبێ خوا پێ عەتا کردبێ هەموو ئەم نەبەڕات و سەوتانەی کە دەرئەچێ و ڕێک ئەکرێ لە هەموو حەیاتی تۆیە بە زمانە زمان بۆتەکە زمان بۆتە ڕێکەخا بۆیە ئێمە لە بەردەم ئەم نعمەتە زۆر گەورە کە ئەوەستین هەز بە زەلیلی و عەجزی خۆمانەکەین هەز بە دەسەڵاتی خوایەکی زۆر عەزیمەکەین ئەم خوا عەزیمە بەرنامەی بۆ مرۆڤ داناوە پێی وتووە کە چی بکە چۆن بکە عەقڵی داوەتەوە مەیلی خۆیەتی چاکە و خراپەی لەسەر زەوی دروست کردووە بۆ زمانیش چاکە و خراپە هەیە لە قورئانە ئەمرت پێکراوە لە فەرمایشتی پێغەمبەری خوایە صلی الله عليه و آله وسلم کۆمەڵی ئەمری زۆر هەیە سەبارەت بە زمانی تۆ لە ڕۆژی قیامەتە ئەم پارچە پرسیارت لێ ئەکرێ وشە بە وشەی ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد هەر کەلیمەیەک لە زمانی تۆ دەرەچێ هەر وشەیەک مراقبەی بەسەرەوەیە پرسیارت لێ ئەکرێ بۆچی وتت چۆنت وت گەورەترین فەحسێک کە لە ئینسانە ئەکرێت لە ڕۆژی قیامەتە بزانێ ئایا لەو فەحسە دەرئەچێ یان نا بریتێ لە فەحسی زمان و داوێنی ئینسان ئەم دوو فەحسە زۆر قورس ئینسان محاسبەی لەسەر ئەکرێ بۆیە خۆشەویستمان ئەفەرمێ ئەگەر کەسێک زەمانەتی ئەم دوانەم بداتێ زەمانەتی بەهەشتی ئەدەمێ دەی کەسی موسڵمان کەسێکی بێ پڕۆژە نییە نەزانێت چی ئەڵێت و چی ئەکە ئەبێ ئەم زمانە یاسای هەبێ پڕۆژەی هەبێ با بچینە خزمەت خۆشەویستمان صلی الله عليه وآله وسلم أفرمي إن العبد ليتكلم بكلمة من رضوان الله تبارك وتعالى عبدك لعبد كان وشيك الله للرزامن دي خويا أو كلمة يوتوا بلام خوي زور جرنجي بينادا نازاني أوان دا أجري قوريا أفرمي لا يلقي لها بالا يرفعه الله بها درجات خوي قورا بهوي أو شيء كأم زور جي بيناداوا چندين بلو بوستي برز لقيامتها ورقري لسر أو شيء كبزمان يا هاتو بعين الشواز عبدك لعبد كان ليتكلم بالكلمة من سخط الله تبارك وتعالى لتريخ ويا كلمة قالت خوا جل جلاله ليتور بخوايك يا الرحمن الرحيم دي هيج جوي بينادا بلام كاتيك أقات وحضوري خوا بهوي أم كلمة وأتشتنا خواري جهنم ويقوشا كابو توي مسلمان وتصور ركي تو محاسبة لسرني يا تو ببروجي يا تو دست لي بر الله كراوة رب العالمين توي بمجواني خلق كردوها يا ساي بو داناي بو زمانت بو خيالت بو فكرت بو هموشتكي تو أيني بيروزي إسلام يا ساي بو داناي چون دزنيوش بگري أي ياسات بو داناني چون زمانت بپارزي بو إيمي إيمان دار أبي زور وشيارانا لقل زماني خومانا ما ملكين همو ئەوەی کە ئێمە ئێڵین لە زمانمانە دوو جۆرە جۆرێکیان تەواوی چاکەتیایە جێگە بووەتەوە کە ئەو ذیکر و ئەورادانەیە کە ئەیکەیت ملیۆنێ جار ملیارێ جار بەڵێ ئەستەغفر الله خراپەیەک لە زمانی تۆ نەهاتۆ هەموو جەماڵ و جوانیە بۆیە عولەما فەرمون هەندێک کەلیمە هەیە لە ذاتی خۆیان جوانە چۆن بەرزی ئەەکەیتەوە ئەگاتە لای ڕەب العالەمین إمام النووي فرميه يشك لو شتانيك إنسان أجر ضلي شي غافل بلا سري رب العالمين هل لي قبولك بريت الذكر هندي جار ضل غافل بس زمانة أستغفر الله أك هل رب العالمين يشي بالرحم لا يتقبلك أي عبد لي دور أجري ديكو مال كلمات هن مرواري سرزوين شن بكاريان بيني لا إله إلا الله أستغفر الله صلوات الذي داري بيغمبر صلى الله عليه وآله وسلم همو ذكر كان همویان ئەمانە ڕاستەوخۆ قبول کراون جۆرێکی تر هەیە پەیوەندی بە خۆتەوە هەیە تۆ ئەزانی لە چاکا بەکاری ئەهێنی یا لە خراپە بۆیە ڕەب العالەمین لە قورئانە ئەمرمان پێ ئەکا وەقولوا للناس حسنا ئێوە جوان بە خەڵک بڵێن لە بینی یەکترا جوان بێژ بن کەلیماتی جوان بتاشن لە گیرفان دانێن لە کاتی خۆیان کەلیماتە جوانانە بەرامبەر بە عەبدەکانی خوا بەکار بێنن پیغمبری خوا صلی الله عليه و آله و سلم خوشویستی دلمان أفرمي ليس المؤمن بالطعان كسي إيمان دار
تەعنە لە خەڵک نادا، خەڵک عیبدار ناکە، زمانی بە عیبەی خەڵکان ناگەڕێ. جارێک هەندێک کەس لە خزمەتی عیسا عەلەیهی سەلام مردارەوە بۆیەکیان بینی، شتێکی تۆپیویان بینی بۆ گەنێکی زۆر پیسی ئەهات. فەرمووی چی ئەبینن عیسا عەلەیهی سەلام؟ وتیان وەڵڵاهی بۆ گەنێکی زۆر پیسی لێیە. فەرمووی من دانێکی سپی جوان ئەبینم کە وردە وردە کرم و ئەو شتانە حەشەرات خواردبووی دانەکان بە سپێتی مابوونەوە. فەرمووی زمانتان لەسەر جوان بەکاربێنن، لەسەر جوان ڕای بێنن، بزانن چ کەلیمەیەک ئەڵێن، هەمیشە جوان بڵێن. دەی خۆشەویستمان نەفەرمێ ئیماندار تەعان نییە تەعان لەو بدا و لەو بدا و زمانی خەریکی خەڵک بێن، نەخێر. ولا اللعان لعنت لخلق ناكا بمبار وبوبارا قصب خلق بلو لعنت ونفريني خوا بسر خلقا ببارين ولا الفاحش كسي إيمان دار كسي اقنية قسيب كاكا شهوتي خلق بجولين. تصور كان أمرو قسا لو چندين جار عقوبي لسر بخوي أمرو زمانك زور خطرناك کەسێک لەوەچێ لە کەناڵێکەوە قسەیە بکە ئەم قسەیە چەندین جار لێ ئەدرێتەوە وەک وایە چەندین جار ئەم قسەی دووبارە کردوێتەوە ئەبێت چەند خەجاڵەت بێ لە بەردەم ڕەب العالەمینە کە ئیثارەی شەهوەتێکی کردو لە مەسئلەیەک. بۆیە ئەفەرمێ ئیماندار کەسێکی فاحش نییە قسەیە ناکە ئارەزوو شەهوەتی خەڵک بجوڵێنێ. ولا البەذیء ئیماندار کەسێک نییە قسەیە بکە کە قسەکە جێگەی شەرم بێ. مسلمان ئەزانێت چۆن قسە ئەکات، چۆن کەلیمەیەک بەکارهێنێ، چ لەفزێک هەڵ ئەبژێرە و بەکاری ئەهێنێ. لە موسنەدی ئیمامی ئەحمەدە هاتووە کەسێک هاتە خزمەتی خۆشەویستمان فەرمووی ئەی خۆشەویست شتێکم پێ بڵێ کردەوەیەک من ڕێک بخاتە ناو بەهەشتەوە نەجاتم بێ. خۆشەویستمان ڕووی تێ کرد و فەرمووی ئەعتق النەسەمە وەفەک الرەقەبە، عەبد ئازاد کە، گردن ئازاد کە. ئەوی ژووتی باشە ئەم دوو شتە هەر یەک شتە، گردن ئازادکە یعنی عەبد ئازادکە، عەبدیش ئازادکە هەر عەینی شتە. لەو زەمانە عەبد و جاریە زۆر بوون. ئومەتی ئیسلامی زۆر یاسای گەورەی دانەوە بۆ ڕزگاری ئینسانیەت، یەکێک لە یاساکان بریتە لە ڕزگارکردنی عەبد و جاریە. ئەویش سەری سوڕماوتی ئەی خۆشەویست ئەم دوو کەلیمە ئەوە لەیسەتا بواحیدە، ئەرێ یەک معنایان نییە ئەم دوانە. فەرمووی نەخێر. فەرمووی قال لا إن عتق النسمة أن تفرد بعتقها. فرموي آزاد كدني عبد أويا خود بتنها آزاديكي بلام فكر رقبة لو قورترا أويا تو هاوكار بأن تعين في عتقها. هاوكاري كسب كي لآزاد كدنيا بوشي هاوكار بي بكم بار هاوكار بي خود بكل آزاد نكردو. فكر رقبة جوازي عتق الرقبة لقل فكر رقبة أمية عتق الرقبة خود بو خود آزادي أكي بلان فك الرقبة بجداري أكي قريق لقريكاني أكيتو فك بمعنى كردنا ودي قريق لقريكاني جياني أم كسا أكيتو. بو يخوشويست ما فرموي زور جاوازن أمانة أي أجر أمانة نتواني أي خوشويست فرموي وإن لم تطق ذلك فأطعم الجائع برو خواردني كسي هجار بدا واسق الظمآن كسي تنيب آوي بدري وأمر بالمعروف وانهى عن المنكر. لكوات شاكيه كبو أمري بيبك زمان اللي شاكا بكار بينا الرقريب كلا خرافة زمانت بكار بينا بو الرقري لخرافة. فرموي أجر أمانشت هر نكردو نتواني دي وإن لم تطق ذلك فكف لسانك إلا من الخير. أم زماني خود بارزة بز لخيرة بكاري بينا مالي شر مالي تأيدي شر مكا كلمة شر دوبارة مكروا. رحمتي خواه لو كسي قدري زماني خويا زاني والله جاري وهي كسي مسلماني مؤمني تقي جوان أهلي مزقوت ورع دوسي كلمة دروي إعلام الله توا للاي خواه بدروزن حسابك خواه بناما بال لم زمني فتنة كأميتي كوتي والله جاري وهي كسي زور خواه ناس هرجوه بوشي نادا كإيلي بلام ناموسي كسي مسلماني برندار كردوه. أمتي إسلامي باش خستوها دوا خستوها كلمة كيوتوها كلمة صهيونية بوا كلمة كافران وبيدينان بوا أم بزماني هاتوتو دوباري كردوها فكري أوان بوا أم بلاوي كردوتو بآقا بوي أفرمي الزمان دبقرة تنها لخيرا بكاري بين أما كاري توي مسلمانا أما بروجي زمان تا كافر وبيدين لم زمني دنيا قرايدا إيشيان لسر هموشتيكي تو كردوها إيشان لسر خيالت كردوه إيشان لسر زمانت كردوه
ئەبێ بوەستی بزانی چ کەلیمەیەک ئەڵێی تۆی مسلمان لە خۆتەوە هەوانتە قسە ناکەی تۆ کارگەی نەخشەت هەیە نەخشەڕێت هەیە ئەبێ بزانی ئەم وشەت کە وەرگرت پاڵفتەی ئەەکەی بزانی چ وشەیەک بە زمانتایە چی بەرامبەر بە مسلمان ئەڵێی چی بەرامبەر بە خەڵک ئەڵێی چ قەولێک بەکارهێنی چ کەلیمەیەک بەکارهێنی کە خوا لە خۆت ڕازی بکەی ئەعرابیە کاتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم فەرمووی ئامۆژگاریم بکە فەرمووی لا تسبن شيئا گوێن بە هیچ شتێک نەدەی ئەفەرمێ واللهی لە دوای ئەوە نە وشتر نە ئەسپێکم نە هیچ شتێکم وشەیەکم بەرامبەری نەوت و گوێنەکەم نەداوە ئەو فێرمانەکە خۆشەویست کە زمانمان لەسەر پاک بەکار بێ ئەفەرمێ لا تسبن الدیەک گوێن بە کەڵەشێر مەدەن لەگەڵ ئاژەڵانە تۆی مسلمان یاسات هەیە و ڕێز بەکارهێنی ئەی لەگەڵ مرۆڤایەتیە چۆن بەکارهێنی خوای کافران و بێدینان تەسەوور کە ئالیهەکانیان بتەکانیان ئەمرمان پێکراوە گوێن بە بتەکانیان نەدەین سەیری سەماحەتی ئەم ئیسلامە عەزیمەت تۆی مسلمان زمانت پاکە نەزیهە ئەبێ بزانی لە کوێ و چۆن بەکاریهێنی شەیطان بەهۆی زمانەوە عنادی کرد بەرامبەر بە ڕەب العالەمین زمانی خراپەی وت و لە بەهەشت دەرکرا شەیطان هەوڵ ئەدا لە نێوانمانە دوژمنایەتی دروستکە زمانی شیرین زاڵبوونە بەسەر شەیطانە ئەفەرمێ قل لعبادی يقول التي هي أحسن بڵێ بە ئیمانداران با بگەڕن بەناو وشەکانە وشەی چاک نەڵێن وشەی چاکترین بڵێن ئەحسن یعنی چاکترین یعنی ئەگەر سەد وشەی چاک و جوانت لابوو بگەڕێ کامیان لە هەمویان جوانتر و چاکترە بۆ ئەو مەجلیس و بۆ ئەو برایەت ئەوە بەکاربێنە ئێمە بە پڕۆژەی زمانمان بەهەشت دەستگیرەکەین خۆشەویستمان صلی الله عليه وآله وسلم فرموا إن في الجنة غرفا ترى ظهورها من بطونها هەندێ ماڵی زۆر جوان لەناو بەهەشتا قەسر و قسووری جوان لەناو بەهەشتا ئامادە کراوە لە دەرەوە ناوە ئەبینی کە ئەنەما لەو شوشەیەوە سەیرەکەی جوان ناوە تۆ ئەبینی ظهور و بطون ئەبینی فرمویان هی کێ ئەمە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم فرمووی لمن أطاب الكلام بۆ کەسێک کە قسەی شیرین و جوان بێ طەیب بێ قسەکەی زۆر شیرین بێ جوان بێ هەڵی بژارد بێ وأطعم الطعام خواردنی بە هەژاردا بێ وأدام الصيام لە ڕۆژەکانیان تۆکمە بوو بێ بەردەوام بوو بێ وصلى لله بالليل والناس نيام لە شەوە شەو نوێژی کرد بێ و ئەو کاتێک کە خەڵک خەوتووە یەکەمین شت فەرمووی ئەو قەسرانە بۆ کەسێک دانراوە کە زمانی پاک بێ دەی تۆی مسلمان لە ئەمڕۆیە لە هەموو کاتێ زیاتر پێویستت بە پڕۆژەی زمانت هەیە بەخوا کافر و بێدین ئیش لەسەر زمانی مناڵەکەت ئەکەن کە بەرەو باش نێت کۆمەلگا بەرەو ئیفساد ئەبەن تۆی مسلمان لە جەنگێکی زۆر گەورەی لە مواجهەی لەگەڵ هەموو کوفری جیهانی وا تەسەوور بکە بڵێ من لە شوێنێکی دووری کوردستان کێ پێم ئەزانێ واللهی کافر ئەمڕۆ کام شوێنە زۆر دوورە ئیشی لەسەر کردووە ئەی تۆی مسلمان چۆن بەرەنگاری ئەەکەیت چی ئەڵێ لە خزمەت خۆشەویستە صلی الله عليه وآله وسلم ئەڵێ ئومەتی تۆم و لە شەڕە شکام ڕام کرد لە بەرامبەر کافرانە خۆم نەگرت یان ئەڵێ یا رسول الله صلی الله عليه وآله وسلم من لەناو جیهادا بووم جیهادی زمانم جیهادی فکرم خۆم ڕاگرت بەرامبەر بە کافران وشەیەکم نەوت ئەی خۆشەویستمان کەلیمەیەکم نەوت کەوە ڕەزامەندی خوای لەسەر نەبێت ئێمە مسلمان خاوەنی پڕۆژەی داعوەین خاوەنی پڕۆژەی بانگەوازین وا تەسەوور مەکە ئەمڕۆ کە خەڵکی مسلمان شپرزە ئیتر ئێمە بێ یاسا و بێ هەمەش نازانین چی بکەین واللهی لە هەموو شتێکە ئێمە کارمان هەیە ئێمە مسلمان وەنیە کاتێک کە کافر لە بینمانە اختلافی دروست کردو و زەقی کردوێتەوە ئیتر ئێمە یەک نەبین و بێ یاسا و بێ ڕێسا و بێ نظام بین ئێمە لە پێڵاودانانێکە نظاممان هەیە خۆشەویستمان فەرموویەتی قاچی چەپت یەکەم جار دابنێ کاتێک کە پێڵاوت لە پێداکەن کاتێک لە پێت کردەوە قاچی ڕاست گۆرەوەکەشت بە هەمان شێواز یاسای بۆ ئێرە داناوە یاسای بۆ زمانت داناوە تۆ ئومەتێکی گەورەی لەناو ئومەتێکی زۆر گەورە قائیدەکەی تۆ دیارە خەڵق قائیدی نییە خەڵق شەیطان قائیدەتی تۆ خۆشەویستمان صلی الله عليه وسلم
ڕابەری تۆ لە پێشتەوە ئەڕوە والله ئەبێ زمانت وەکو زمانی ئەو خۆشەویستە لێ بکە ئەبێ ئەم زمانەی کە ئەگوزەرێ ئەبێ وەهای لێ بکەی کە بەسەری بەرزەوە لە ڕۆژی قیامەتە لە خزمەتیا بوەستی و ئەی خۆشەویستمان ئەم زمانەم شوێنی تۆ کەوت کێ ماڵێ متابعەی سنەتکەین وا تەسەورەکەین تەنها دوور ڕێگان نوێژی سنەتکەی زمانت شوێن زمانی پێغەمبەری خوا بکەوێ صلی الله عليه وآله وسلم کە لە هەموو عمریا وشەیەکی خراپی نەوت ئێمە ئومەتی ئەم قائیدە گەورەین و شوێنی ئەکەوین پڕۆژەی زمانمان ڕێک ئەکەینەوە لعل رب العالمین دەرگا کوێرەکانی ژیانمان لێ ئەکاتە خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لەسەر جەم گوناهەکانمان ببورە یا ئیلاهی لە زمان لە گوناهی زمانمان ببورە زمانەکانمان پارێزراوکە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە داوای عەفوت لێ ئەکەین لە هەر هەڵە و کەم و کوڕێک کردبێتمان لە زمانمانە یا رب العالمین خوایە داوات لێ ئەکەین لەم زەمەنی بێ پڕۆژەیی و مەشاکلەیە یا ئیلاهی هانای زائیفی خۆمان بۆ لای تۆ بەرزەکەینەوە پەروەردگارە تۆ خۆت ئەزانی جیهانی ئیسلامی پشت و پەنایەکی نیە تەنها تۆ نەبی یا ئیلاهی هانای فەقیری و زائیفی خۆمان بۆ تۆ بەرزەکەینەوە بە هانامانەوە وەرە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم خەرەوە سەر قاچەکانی دڵمان یەکخە ماڵەکانمان یەکخە بەهێزمان کە بەسەر کافرانی جیهانە زاڵمان کە یا رب العالمین خوایە ئەم عەبدانە هاتوونەتە ماڵەکەی تۆ بەخوا پەروەردگارە تەنها لەبەر تۆ هاتوون یا ئیلاهی لەم کاتی گەرمایە کاتی خۆیان ساز کردووە و ڕێک خستووە و هاتوونەتە ماڵەکەی تۆ ئیلاهی تۆ خۆت ئەزانی ئەم عەبدانە بەخوا ڕکوع نابن تەنها لەبەردەم تۆیان نەبێ یا ئیلاهی ئەمانە سەریان نەوی ناکەن بۆ زەوی تەنها لە پێناوی تۆیان نەبێ بەخوا دەستی زەلیلی بەرز ناکەنەوە تەنها بۆ ذاتی تۆ نەبێ یا ئیلاهی دوعاکەیان گیرا بکە ادعوا الله وأنتم موقنون بالإجابة الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين وشوي سكام يوجد نعمة فرقوركا كرب العالمين بخشانج بإنساني زوان إنسان كنعمته وان قردو تامكا بيجيا كروا أجر سطر رنج شيريني وري قردي شاجيا كروا شمكات القوزني هرزانو إن شاكاما أو تركاما رقيو نرمي قرمي وسردي قردي جيا كروا هرچه وش گوری آترش کرو و حاضرش کرو چنی اینشا گرد زوان ایگرد وشا ایگرد کلماتا که جتو و برمشا آن ریکشا و زو تنظیمشا کرو ترتیبشا کر یو چاهو کارا که رب العالمین چنما وجبو بهو زوانی مانا والله زوان برو مغفرة خوايا وشو اسمه فرماو إن من موجبات المغفرة بذل السلام وحسن الكلام جورج جوركا شاتي واكا موجبات مغفرة خوا بهو أنا وعفو الكرو أنك السلام فرج خلقي كري كلمة جواني زوانو تورا بزيادة إمام مسلمان بصاحبه وبروجينيان من أشم إمام مسلمان زان متشني زواني ما بكار مانو تياجنا بكار جمار وش جوانك وكلمة جوانك تو هر كلمة وزوان تو برمشو خوي أمرش من كردين دلي خاصة كان خاصرين والبجاري بس أنا زاني الصدقة وخير وخيرات هر أن خير كري ودسكري كيسة رزربخش هر كلمة وجوانك دسكري دلتر وبرجماري بجواني إنك كريلا كريل فرماو كلمة جواني كريلا وان بي كرديو برو دلكا كام دل فررقا كلمة جوانا كروش
صدقەیش بە هەمان شێواز چەندی دەستکەری کیسەتەرە زوانیشکەری دڵتەرە کام کەلیمێ فرە جوانە نەعەتاشکەری وەشەویستمان فەرماوە الکەلیمەة الطەیبەة صەدەقەة کەلیمەوە جوانە کە تۆ ماچیش طەیب و پاکە بۆ بە سەدەقە و خێر و خێرات قیامەتەنە ورژگێریو فەرماواش جارێوەشە اتقوا النار ولو بشق تمرة وێتا پارێزن دێ جائری جهنمي ولو بلتي خرمايبو شنيل تخرماوكي فرماواش فمن لم يجد فبكلمة طيبة أقل لتا خرماوي النبي بعطاش كريو بخشيش دي قصير جواني بخش وبخش كرد لأمتنا إمي مسلمان شني خوا وما وشي جواني بكار بارمي أشم شني عبدكا خواج وشي جواني بكار بارمي زوان ما يان أنان بريوان بي بركا جهنمي يان بريوان بي بركة بهشت رحمة خواتشا كسيكا جدينك وش خاص حالي بو زوانش كرو برو بهشتيش برو خواهيان دواوا نكرمي زواني ما قلنا خاصنا دور جزوج خرابي وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها اللهم لا تدع لنا في مقامنا هذا ذنبا إلا غفرته ولا عيبا إلا سترته ولا حاجة من حوائج الدنيا إلا قضيتها ولا مريضا إلا شفيته ولا عاصيا إلا هديت ولا شابا إلا أصلحت ولا أسيرا إلا فرجت ولا مجاهدا في سبيلك إلا نصرت آمين آمين والحمد لله رب العالمين أقيموا للصلاة يرحمكم الله